بیرکاری پۆلی هەفتەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕا هەفتەوەشت. شیکاری هاوکێشەکان بە کۆکردنەوە و لێ دەرکردن. ئەگەر داوات لێکرا هاوکێشەیەک شیکار بکەی، ئەوە دەگەیەنێ کە شیکارێکی بۆ بدۆزیتەوە، واتە ئەو ژمارەیە کە هاوکێشەکە ساغ دەکاتەوە بۆ ئەنجامدانی ئەوە نەزانرا و جیا بکەرەوە، واتە هەوڵ بدە کە بە تەنیابی خەیتە لایەکی هاوکێشەکە. ئەم لێرە بۆ وێنە ئەو هاوکێشەیە هەیە، ئەگەر داوام لێ بکەن ئەو هاوکێشە شیکارکەم، واتە پیتی س یەکسانە بە چەند، چونکە ئەو هاوکێشە زۆر ئاسانە. ئەمن ڕەنگە یەکسەر بزانم پیتی س یەکسانە بە ژمارە سێ، چونکە تەنیا کە سێی کۆ دەکەمەوە لەگەڵ 5 یەکسان دەبی بە 8 لە لای چەند. بەڵام لێرە لە ئێستاوە لەو کتێبەی باز دەکرێت کە ڕێگایەکانی هەنگاوەکانی شیکاری هاوکێشە کووە، ئەویش سەیری ئەو پیتەی دەکەی کە لێرە ناویان لێ نایە نەزانراو یان زۆرجار ناوی نادیار، گۆڕاو، وابزانم هەمان شتە. ئەو پیتە بە تەنیا داینەین، واتە ئێستا ئەمن دوو لام هەیە، لای ڕاست س کۆ 5، لای چەپ 8 بە تەنیایە، بەڵام س بە تەنیا نییە. لە کاتی هاوکێشە باشترین شت ئەوەیە پیتەکە نەزانراوەکە بە تەنیابی لە لایەکان، ئەوجا ئەو لای ڕاستە یان لای چەپە کێشەنیە، کەواتە لێرە ناویان لێ نایەکە نەزانرا و جیا نەکراوەتەوە، واتە نەزانرا و شتە چیتکەشی لەگەڵا لە تەنیشتە، ڕادەیەکی دی لە تەنیشتە، جیا نەکرایتەوە تێکەڵا. لێرەش دیسان لەو هاوکێشە بۆ وێنە 7 بە تەنیایە، بەڵام پیتی نەزانرا و بە تەنیا نیە، لە تەنیشتی ژمارە سێ هەیە، کەواتە لێرە ناویان لێ نایە جیا نەکراوەتەوە، باشتر وایە جیایکەینەوە. لێرە جیا کرایەوە، واتە پیتەکە بە تەنیا مایەوە لە لایەکی، لێرەش دیسان پیتەکە بە تەنیا ماوە لە لای چەپ، وە ژمارەکانی دی چووناتە نیشت یەکتر، هەتا ئاسانکاری بکەین لۆ ئەوەی هاوکێشەکە شیکار بکرێت. دوای نووسرایە سەرنج بدا کە هاوکێشە لە شێوەی تەرازووە، واتە لێرە ئەو شتەی لێرە هەیە لە لای چەپ هەمان بەهای هەیە وەکو لای ڕاست هاوسەنگە. ئەگەر هاتوو ئەمن هەر شتێکم زیاد کرد لە لای ڕاست، دەبی هەمان شت هەمان سەنگ نەک هەمان شت هەمان سەنگ زیاد بکەم لە لای چەپیش، چونکە وەکو تەرازووە نابی ئەمن لاسەنجیم هەبی، دەبی هاوسەنگیم هەبی لە تەرازوەکە. واتە لێرە ئەگەر بێگومان ئەوەش هەر هاوکێشەیە، بەڵام لێرە هیچ پیت نییە. لە لای چەپ 5 هەیە، لە لای ڕاست 2 کۆ 3، چونکە 2 کۆ 3 هەمان شتەوەکو 5. دەمتوانی لێرە بۆ وێنە لە جیاتی 5 4 کۆ 1 هەبی، ئەوی شەر دەکا 5، یان لە جیاتی 5 10 دابەش 2 هەبی، ئەوی شەر دەکا 5، یان 20 دابەش 4 هەبی، ئەوی شەر دەکا 5، یان 8 کەم 3 هەبی. کەواتە ئەو شتانەی کە هەمە لە لای ڕاست و لە لای چەپ ڕەنگە شێوەیان پێک نەچی، بەڵام بەهایان هەمان شتە. ئەگەر هاتوو ئەمن لێرە ویستم ژمارە 4 زیاد بکەم لۆ لای ڕاست، ناچارم، زۆریش ناچارم ژمارە 4 زیاد بکەم لۆ لای چەپیش، کە زیاد دەکەم ئەوجە ژمارە 4 لێرە نازانم لەبەر چ تەنیا نووسیتیان 3 کۆ 4، چونکە 2 کۆ 3 کۆ 4 هەمویان کۆ دەکرێنەوە، هەتا پێک نەچن هەردوو لایەکان، بەڵام کۆیان کردیتەوە 5 و 4 بوویتەنەوە. لێرەش باشتر وا بۆ بنووسرێ 2 کۆ 3 کۆ 4، ئەوها کۆ 4 لێرەش 3، هەتا بە یەک نەچن زۆر، چونکە ئەگەر لێرە 9 یەکسانە بەنەوە بێگومان.
ئەوە تەرازوەکەی بەڵام ژمارە ڕەنووسەکان جودانە. لێرە ئەو جارە هیچی کێشە نییە ئەگەر ژمارە بوو یان ئەگەر پیت بوو. ئەگەرە من دوو پیتم هەبوو لە لای تای تەرازوو، یەکەچیان ئەو پیتە یەکەچان ئەو پیتە، بەڵام بەهایان وەکو یەک بوو، چونکە لێرە نووسرایە بەهایان وەکو یەکە، هەرچەندە هەڵە شاوەی ڕاستی بی نەدەبووە ئەو هابە. ئەگەر بەهایان وەکو یەکە لەبەر چ نووسرایە دوو پیت. تۆزێک هەڵەیە لێرە باشتر وا بووە بنووسرە کۆیەک یەکسانە بە ئەو پیتە. ئەو جا ئەگەرە من هاتوو ژمارەك یان پیتەکەم زیاد کرد، دەبی هەمان پیت لەلایەکەی دیش زیاد کەم. پاشان بێگومان دەنووسم کۆیەک کۆمە، ئەوها لێرەش دەنووسم ئەو پیتە کۆمە لەلایەکەی دیکە. هیچ کات نابی دوو پیتی جوودادانین لە هەمان کات بە خوێندکار بڕێن ئەوە هەمان بەهایان هەیە. ئەگەر هەمایان بەهایان هەبا دەبا نووسرا بە پیتی ئەوەی ڕاستی بیت. لێرە هەڵەچیان کردیە کە باش نەبوو. بۆ جیاکردنەوەی نەزانراو پێویستە دژە کردار بەکار بهێنرێت. ئێستا ئیشەکەیان تۆزێک دوور و قوڕ کردیە، ئەو هاش نییە ئەوەی ڕاستی بی. لێرە بۆ وێنە پیتی کۆ5 هەتا پیتی بەتەنێ بمینێتەوە سەیری ئەوەی تەنشتی دەکەم. کۆ5 چونکە کۆ5 ئەمن دژەکەی زیاد دەکەم، واتە کەم 5 لەلایەکەی دیش کەم 5. ئەو جا کۆ5 و کەم 5 دەبتە 0، هەشتیش کەم 5 دەبیتە 3، کەواتە دەردەچی کە یەکسانە بە 3. ئەوە دانانی دژە کردار.